ئازانی بانیژە سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش خۆشحاڵ و شادومانم لەگەڵتانم لە بەرنمەیەکی نوێی بانیژەیە. گفتوگۆی ئەمجارەی بەرنامەی بانیژە میوانداری زۆر بەڕێز طیب جەبار نووسەر و شاعرم کردووە کە بەڕێزیان خاوەنی دەنگێکی جیاواز و دنیابینێکی جیاوازە لە نێو شعر و ڕخنی کوردیە. هاوکات لەگەڵ شعرا ڕخنە دەنووسێ و هەروەها زمانزانێکی باش و عەرەبیزانێکی باشە بە کۆمەڵە شعرێک لە ناو جیهانبینی ئەدەبی کوردیا جێگەی دەستی هەیە و ناوی خۆی تۆمار کردووە لە نمونەی سەردەمانێک تارێکی سپێ بوو ئەو ڕۆژەی من دەمرم ڕاوە ئەستێرە لە شێوێکی خۆرەتاوە و چەندین بەرهەمی دانسقە و دەگمەنی جیاواز. گفتوگۆی ئەمجارەی بەرنامەی بانیژە گفتوگویەکی چڕوپڕ و تایبەت و ئەدەبی ئەبێ لەگەڵ مامۆستا طیب جەبارە دەربارەی ئەزمموی ئەدەبی بەڕێزیان. مامۆستاگیان سڵاوت دەبێ زۆر بەخێر بێ. زۆرێک لەوانی کە لەبارەی ڕخنە و داهێنان و پەیوەندی شعر و نووسەرەوە گفتوگۆ ئەکەن وڵێن باس لەوەکەن هەمیشە داهێنان ڕێگێکی لە ناو مناڵیایە یان بە جۆرە لە جۆرەکانە و هەڵچوون و ئەو جۆرە لە ئیبداع و ئەو داهێنانەی کە لە ناو دنیای شعری شاعرە لە سەردەمانی گەنجی و دواتر بەرەو قۆناغی کامڵبوونا هەن هەمیشە ڕێگێکی گەڕێتەوە بۆ مناڵی. پێم خۆشە وەک هەر کەسێکی تر کە جیهانبینی تایبەتتان هەبوو حتمما لە ئاسی مناڵیە لەبارەی پەیوەندی خۆت لەگەڵ مناڵیە سەردەمی مناڵی بەڕێستان چۆن هەستانەکرد ئەو سەردەما شتێک وەک چرۆی شعری وەک هێزێکی شعری لە ناوتانایە یان بەگشتی مناڵی بەڕێستان چۆن بوو؟ ئەوە ڕاستە سەرچاوی داهێنان مناڵیە تەمەنی مناڵیە و 15 ساڵی یەکەم تەسیری سۆرە لەسەر هەموو ئینسانێک تا ئەمرێ. ڕنگدانەوەی مناڵی من مناڵیم لە لادێ بووە. ئێستا زۆربەی وێنە شەریەکانم لە ئەجوایی دێکەی خۆمان و ئەو دەشت و هەردە و چەم و چۆڵە هەیە لەوێ وەرێگرم و تەیر و توور و ئەوانە هەموو تەسیری هەیە لەسەر ژیانی من. دەربارەی مناڵی خۆشم وەکوتم من ساڵی 54 لە دێ لە دایک بوومە لە دێی تەپەل و ناوچەی قەرە حەسەن سەربەر شاری کەرکووک. ئەو ئەجوانەی ئەو فترەیە تا ئێستا نەکە لە شێعرەکانمە لەوانەیە لە هەڵسو کەوتیشمان لەگەڵینە خەڵک و کەس و کارەوانەی ڕنگداتەوە. مامۆستا چۆن بوو دۆخەکە جۆرێک لە سادەی و کوردانەی پێوە دیار بوو یان حەسەب پەیوەندی و نزیکایەتیتان لەگەڵ ئەو دۆخە عەرەبیە کە لەو ناوچانەیە هەیە دۆخەکە چۆن بوو مەسەلەن خوێندنتان خوێندنەوەتان بارودۆخی ڕۆشنبیریتان پەیوەندی کۆمەڵایەتیتان ئەمانە چۆن بوون مەسەلەن ئەگەر بڕێک بۆ من و بۆ بینەری من بگوازیتەوە سواس دۆخەکە عەرەبی نەبوو ڕاستە خوێندنمان بە عەرەبی بوو باشە بەڵام ئینسان وەک دەڵێن چمکە لەسەر شوشە من ئەو سروشتەی مناڵیم قەت لەبیر ناشرەوە ئێستش ئەچمەوە ئەو شوێنانەی کە مناڵی یاریم تیا کردووە سەیرانم تیا کردووە گەڕاوم ئیشم تیا کردووە زۆر دڵم ئەکرێتەوە خۆشترین شوێن بەلام ئێستێش ئەومە دێی خۆمانە هەرچەند ئاوەدان نەبووتەوە ئەندێک خەڵک نەبێندە خان و شتوانەی کردووە بەس ئەجواکە ئەجوا عەرەبی نە بە جواکە ئەو ئێمە بە عەرەبی ئەمان خوێند بەس مامۆستاکانمان هەندێکی عەرەب بوون و هەندێکی کورد بوون کورسشی تیا بوو بەڵام ئەو جەوە عەرەبیە تەسیری نەکردە ئەوەی ئێمە ئولفەتی خۆمان لەگەڵ سروشتەکەی خۆمانە بدوڕێنین یا ئولفەتی خۆمان لەگەڵ خەڵکی دێکی خۆمانە بدۆڕێنین. من وەرتر با بڵێ من ساڵی 54 لەدایک بووم تا 58 چوومە هێچی ابتدایی بە عەبدولکەریم قاسمات سەرحکوم مەکتەبی لەو دێهاتانەی ئێمە کردەوە و دێهاتانی قەرەز دێهاتانی هەموو کوردستان و دێهاتەکان بە زۆربەی بەتایبەتیەوەی نزیکە شار و نزیکە ناحێبووین ئێمە ئەوەندە دوور نین لە کەرکووکەوە 15 کیلۆمەترێکە 15-20 و ساڵی 66 بەعسەکان سەرحکوم دایان خست مەکتەبەکانیان داخسی دایاتەکان فمن هاتمە کەرکووک من باوکم دوو ژنێناوە دوو برام دوو لە باوەدایە گەورەم ماڵیان لە کەرکووک و چاخانیانە بوو هاتمە ماڵیەوە لەگەڵ حەمەمینی برام و محسینی برازاشم کە کوڕی کاکم تایر بوو ئێمە هەرسێکمان هاتینە کەرکووک دەستمان کردە خوێندن هاتنە مەکتەب شۆرجەی ابتدایی شەشم تەواو کرد دوایش لە ئیمام قاسم ناوەندی ئیمام قاسم تەواو کرد ئەجوای ئەو مەکتەبانە کوردی بوو ڕاستە مامۆستای عەرەبە بوو تورکمانە بوو کورد هەبوو بەڵام ئەجواکە کوردی بووەوە نییە بڵێ هینی ئەوان مامۆستا سەردەمەکە وایە خواست ئەو دۆخێک لە کوردبوون هەبەیان ئایلەکان خۆیان جۆرێک لە بەرگری و لە هێزیان هەبوونیان هێشتە و کێشە عەرەبیە زاڵ بێ طبعاً قورسە تۆ لە مەکتەب بە عەرەبی بخوێنی و
بیتە ماڵەوە کەشەکە کوردی بێ ئەوە جۆرە لە بەرگریە ئەو جۆرە لە هێشتنەوە چۆن بوو؟ وڵی ئەو وەختا لە کەرکووک دراسە بە کوردی هیچ نەبوو. ئێمە ئەمان خوند و کتێبەکانمان بە عەرەبی بوو، بەڵام وازمان لە زمانی کوردی خۆمان و بیر و باوەڕی کوردی خۆمان نەما. من بڵێن زیاتر چەکەرەی بیری سیاسی و ئەوان لەتر لە سەی متەوەستەوە لە ئێمام قاسم بووم. دوای سنفی 4 ساڵی 1970 چوینە ئەعدادی موسەڵا، ئیتر لەوێ عەرەب و تورکمانمان لەگەڵا بەشچەند کوردەکان هەر زۆرتر بووین. ئەو کەشە جیاوازە مەسەن لەلایەک عەرەبی لێ لەلایەک تورکمانی لێ لەلایەک خۆتان خەڵکی ڕەسەنی دەڤەرەکەن کە حتمما ئەبێ جۆرێک لە زمانی کوردی ئەو دەڤەرە لە مێشتیانە ڤەرچکی گرت بێ و جۆرێک لە گەشەکردنی پێک ڕەنگدانەوەی لە ناو شاری تۆیە مەسەن کاریگەری لەسەر ئەو جۆرە لە پێکەوە ژیان و جۆرە لە قەرەباڵخی عەرەب و تورکمان عەرەب و تورکمان و کوردوان مەژ ڕنگدانەوەکیە لە تەسیری وای نەبوو. ئێمە متەئەسیر بوون ئەگەر و تەئەسیریش بوون ئێمە بڵێن سەحافەی عەرەبی و مجەلاتی عەرەبیمانە خوێندەوە، ئەکن ئەوە ژوا عەرەبی لە مەکتەبنا تەسیری نەبوو. خۆی من 2 ساڵ لە ئەعدادی موسەڵا خوێندمان، چەند عەرەبێکی لێ بوو کەم بوون و تورکمان بەعنی کوردەکە هەر زۆرتر بووین نیوە بەنیە ئەوان بە تورکمان و عەرەبەوە 2 شوعبە بووین مەسەڵەن سنفی 4 بە هەردووچە بە عەرەب و تورکمان و شوعبەیەکیانەوە بەس کوردەکان شێمە شوعبەیەک بووین. ئیتر ساڵی 1970 کە سنفی 6 بووین ئەعدادی کوردستان کرایەوە. من یەکەم دەورەی ئەعدادی کوردستانم لە کەرکووک. هەموو کوردەکانی 2 ئەعدادی هەبوو موسەڵا و کەرکووک، هەموو کوردەکان چوینە ئەعدادی کوردستان. پارە جوواکە کوردی بووەوە. زۆربەی جار کە لە شاعیرێک دەپرسی چۆن هەست بەو جیهانبینی خۆت کرد کە زانیت ئەو تاقەیە ئەو وزە و جۆڵە شعرێت ئەیگەڕێنێتەوە بۆ سەردەمی نووسینی شعرێک لە مەکتەبە یا مەسەلەن کە مامۆستا هەسی پێکردو جۆرێک لە بەهرەیتایە ئەوەی بەڕێستان چۆن بووە و جیهانبینی نووسینی ئێوە لەکەیەوە دەستی پێکرد چۆن زانیت ئەو جۆرە لە بەهرەیان ئەو جۆرە لە تاقە و من هەر لە 1-2 متەوەستەوە بەهرەیەکی نووسینم تیا بوو بەچی ئازانم لە سنفی 2 بوو یا 2 لە سنفی 2 متەوەستە و 3 متەوەستە مامۆستایەکمانە بۆ تورکمان بۆ عەرەبی پێوتینەوە یادی بەخێر وابزانم مامۆستا کەمالەدین بەیرەقدار لە دەرسی ئینشا زۆر موعجب بوو بە ئینشا نووسین و من دایمە سی لە سیمەهێنا هەموو جاری شکەوەرەخەکانی گەڕانەوە بمان ئەیوەتەی بڕۆ بیخوێنەوە هەر سەر لای سەبورەکە بۆ سەو بۆیان بخوێنەوە. فمن هینێکی ئەوە نیە ئەوسا بەلاغە وشتم بەکارهێنا عەرەبی خۆش بۆندەم نازانم بەڵام بزانم تااقەتێکی نووسینمە و بە عەرەبی لەو سەردەمەیە شتی کوردی کە بیرم یەکەم جار خوێندمەوە لە 1960 تا 2 پاشکۆی ئەدەبی بە کوردی دەرچوویان جەریدەیەک کە بوو ناوی ئەلئەخبار بوو. کابرایەکی کورد دەریە کرد لە قەبەکەی بریفکانی بووە بزانم مەمدوح بریفکانی نازەم تر مانگانە بوو یا هەفتانە بوو ملحەقێکی دوو لاپەڕەیە بە ناوی دەنگ و باس شتی ئەدەبی تیا بڵاو کردەوە ئەم خوێندەوە و ئەو وەختەش جەریدەی تاخیر شەر دەرچوو ملحەقێکی ئەدەبی هەبوو ناوی برایی بوو نەک برایەتی. فمن ئەو بیدایی سەرەتای خوێندنەوەم بە کوردی ئەلەو 2 ملحەقەوە دەستی پێ کرد. ئیتر ساڵی 68 کاکم وەکوتم من 2 برام لەکەڕ یەکیان بچووکەکان کاکی بچووکم لای مەلا خوێندبووی ئەو خوێنەواری هەبوو. ئیتر لە 63ەوە کە من هاتمە کەروک تێکەڵاوی ڕۆژنامە و گۆڤاری عەرەبی کە ئیکڕی ئەو بەس ڕۆژنامەکان زۆر بوون ئەو ڕۆژنامانەی کە هێنا هەموویەوە 1-2 ڕۆژنامە هێنایەوە و 1-2 گۆڤاریش هێنایەوە و گۆڤاری هونەری بوون لەبا لەگەڵ ئەمەی شەبەکە و مەوعید و ئەتر گۆڤاری ترشی هێنای سیاسی ئەلموجەلەی ئەڵمانی و مامۆستا قۆناغی دوای نووسینی داڕشتنەکان لە مەکتەبە قۆناغی با بڵێن سەرپێکەوتنیان جۆرێک لە گەڕۆگاڵیان جۆرێک لە دەستپێکردنی شاریت هیکەی بوو ئەو کاتە ئەدنووسی و بڵاوت نەکردەوە یا ئەدنووسی و لێکە لە گۆڤارەکانە کاتە ئیتر بڵێن نهایەتی 1960 و بیدایەتی 1960 من ئیتر گڕوگاڵی شعریمە کرد بە کوردی و بە عەرەبی. بڕاستی من بەرهەمم زۆر فەوتاوە بەس یەک دەفتەرم ماوە هی ساری 68 هەندێک شعری بە عەرەبی فوسحا و بە عەرەبی شەعبیش و هەندێک شعری کوردیش تایەتی چاپ نەکراوە هێشتا چاپ نەکراوم بە خەڵکی چاپکردن نایەن بەس وەکو مسوەدەیەک ماوەتەوە و هێشتومەتەوە و
یەک دوو هینشی تایە سیناریۆی فلیم باش سێدا مامۆستا قۆناغی بڵاوکردنەوەی شارە کەوتەکەیەوە مەسەن شعرێک من بنووسیت و ئەتوانین بڵێن بە بڵێیت. تەواوی ئەترهینم کردوتە من شعر نووسم ساڵی هەفتا بڵین دەستم پێ کرد پێش بەیانی 11 ئازار تەنیا شەستۆ بدای هەفتای دەستم پێ کرد شێری عەمودی مەنووسی بەڵام بۆ شێرانە هەمووی فەوتا یەک دوو دەفتەر بوون دوای ئیتر ساڵی ساڵی هەفتا ئەتر بەیانی ڕوانگە بڵاو بوو مناقەشاتەکان دروست و ئەمانە من نزیکمەوە لە شێری نوێ هەنی پێشتر بە کێش و سەروات نووسی پێشتر بە کێش و سەروام نووسی ئیتر گۆڤاری بەیان دەرچ و گۆڤاری نووسەری کورد دەرچوو مامۆستا لەو سەردەمەیە بەر شاعیرێک هەبوو بەری بکەوێت و جۆرێک لە کاریگەری لەسەردانێنجا عەرەبەیان کورد مەسەن جۆرێک لە سەرسامبوون هەبێ بێت مەسەلەن ئێستا لا ئێمە لەم شاعیرانی سەردەمی بەڕێز زۆربیان کە پرسیاریان لە یەکی ئەڵێ لە سەردەمێکە ئەگرێ سەرسام بوو بم بە گۆران لە ئەدەبی کوردیە یان بە کامەران موکری یان مەسەلەن بە ئەدۆنیس کەسێک هەبوو لە دۆخە هەم کوردی و هەم عەرەبیەکەیە پێی سەرسام بیت یان هەر بەهەری شتێکی خۆڕسک بوو لەناو خۆتە واللهی وەکو توان بڵێن بە شاعیرە کوردەکان زیاتر سەرسام بووم من وەک عەرەبەکان ڕاستە ئەو سەردەمە باوی سەیاب و سەعەد یوسف و مەحموود دەروش ئەوانە بوو بەڵام من سەرسام بووم بە جەلالی میرزاکەریم و کاک شێرکۆبێکە سیڕەحمەتی و مامۆستا لەتیف هەڵمەت تەمەنیەر درێژ بێ و فەرهاد شاکەلی سەلاح شوان مامۆستا ئەنوەرجاف ئەو شاعیرانی هەفتاکان مامۆستا لەو سەردەمەیە کە ئەو جۆرە لە باگراوندی سەقافیت بۆ دروستە بێ و خوێنیتەوە لە هەردوو زمانەکەی وتر تقریبن لە پۆلی با بڵێن سێ متەوەسەی جاران و نۆی ئێستاوەتەوە دەخوێنیتەوە جۆرێک لە باگراوندی ڕۆشنبیری و هەروە حەزێکی تایبەتی ئەدەبیشە بۆ دروستە بێ لە پۆلی 12 یان 6 ئامادەی ئەو کاتەیە ئەچیت هەندەسە ئەخوێنی ئەو چۆن بووانی چۆن ئەو هەندەسەت هەڵبژارد ینی هەڵبژاردننی ئەندازیاری دووری نەخستیتەوە لە شعریان ئەو پەیوەندیە چۆن دروست بوو ئەگەر بڕێک لەسەر ئەو بۆم بوەستی سواستەکەم وڵای باسکردنیە مۆزوع زۆرێکی بەس بە کورتی بڵێ من کە ئیمتحانی شەشی ئەدادیشم خەت بە خەیاڵمان نەهات بچمە کولی هەندەسە من زیاتر حەزم لە کولی ئادا بوو بەڵام هەندێک ظروف دروست بوو نەمتوانی کە لە پێنج ئێعدادی قەرارێک دەرچوو ئەوەی خەریجی علمی بێ نابێ بچێتە ئەدەبی ناڵێم ئەوانە زۆرێک کێشە ئیتر کە تەخەرجم من دەرەجە معدەلم 80 بوو معدەلی 80 زۆر بوو لە زیاتر لە دەرەجەی ئادابیشە هێنا بوو زیاد لە معدەلی 80 زۆر بوو لە علمیان بەس لە کولی طب وەرناگیرام و کولیەکانی تر وەریان نەگرتم بەس بێڵم چوم ئیستمارەکەم پڕ کردەوە بە دزیەوە ئیستماری ئەوسا ئیستمارە بوو نەکەم وەڵڵای نوشتە نەبوو مەعهەدی معلمینم نووسی بۆی بچوم مامۆستایەک و لە دێ خەریکی خوێندنەوە دەبووانە بووم ئیتر خەبەریاندایە ماڵ ئێمە و کاکم هات و ڕۆژێکیان بینی وتی کوای ئیستمارەکەەوە هینێکیان دابێت کارتێکی کوا کردوت بۆ کرد سەوتی تۆ مەعهەدی معلمین بابەجێن تۆ لە هەندەسەوە و طب بۆمانە وەرەگێوانم قبول ناکەمانە ئەلا کولی لەگەڵ یەک دوو برادری ترا برادرەکانم پێیان وت بوو قەنەعاتی پێم کورچینەوە بە فایلەکەمان ڕاکێشە لە ئەعدادی کوردستان پڕم کردەوە یەکەم شت کولی هەندەسەی جامعەی سلێمانی نووسی چونکە ئێمە زەمان فەقیر بوو تاقەتی مەصرفی بەغاوەوانەمان نەبوو ئیتر هەندەسە و زراع علوم هەبوو لە بەغا هەندەسە نووسی ناوماتەوە لە کولی هەندەسە دەرچوو چوومە کولی هەندەسە باشە مامۆستا تۆ بیرت لەوە کردەوە کە بچیتە لادەیەک و لەوەی خەریکی خوێندنەوەی ئەدەبیاتی بۆی دانەبڕی لە ئەدەبیات وانە هەندەسە دای نەبڕیت لە ئەدەبیات یا لەگەڵ ئەوەیە ئەتخوێندەوە هەست بە بۆشایەکی زۆرەکەم لە سەردەمی نووسینی هەفتاکانی بەڕێزەوە تا مەسەلەن بەم ساڵانەی دوایە کە ئەکەویتە ناو نووسین و هەم چاپکردنی کتێبیش پەیوەندی بە هەندەسەوە هەبوو هەندەسە دای بەڕێ جۆرێک لەو جیهانە دووری خستیتەوە یان ئەو مسافە بۆشای ڕاستە ئەو فترەی جامعە هەندەسە دای بڕانم لە خوێندنەوە نابەس لە نووسین چکە خوێندنەوە ناتوانانی دابڕێ مەسە من لە کتێبکڕین نەوەستاوم لەوەتی لە ساڵی هەفتاوە لە ساڵی 16ەوە لە گۆڤارکردین لە ڕۆژنامەکردین ئێستاش دای بڕانم ئەو 4 ساڵە زۆر هین بوو قرس بوو بە نسبەتنەوە لە نووسین کەم یەک دوو شعرێکم نووسی لەو یەک دوو ساڵەیە لەو 3-4 ساڵەیە بەڵام دوایەوەی کە کولێم تەواو کرد هەم زروفێکی خۆش ناخۆشاتی پێ ئەمە ئەسکەری و دوایی تەعین بوون و کێشەی زۆر تێکەوت تا زیاتر کەوتمەوە سەر هینی خۆم ساڵی 1970 تر کەوتمەوەی
هەموو شتێکم ساغ بۆ من موەزەفم وەکو مهندسێک لە توڕقی سلێمانی و وەکو مهندسێک ناسرام استقرارم کرد. ئەو فترەی هەفتاونۆ من استقرارم نەبوو. جامع ئەو عسکەری و ڕۆژم و هاتمەوە و تو ئینتداب کرام لاهینەوەوانە فتری عسکەرێکم بەیددا بوو تۆ زۆرچی نامستەقر بوو بەڵام دانەبڕام لە خوێندنەوە بەڵام نووسین کەمتر بوو. ئیتر نهایەتی هەفتاونۆ ساڵ هێشتا و دیسان دەستم کردنەوە خوێندنەوەی زیاتر و نووسین زیاتر و بە بەرنامەوە ئەم خوێندەوە. باش مامۆستا بەرکوڵێکی باش بوو بۆ بەرنامەکە با بڕێک لەبارەی شاعرەوە قسە بکەین بە وردی. هەمیشە باس لەوە ئەکرێ کە جۆرێک لە جیاوازی هەیە لە نێوان شاعر و ئەندازیاریە و لە چەند سیرێکیشەوە جۆرێک لە تێکەڵاوی هەیە. من ئەیگەڕێنمە بۆ ئەوە بنیادگەرەکان ئەوڵ جارێکە پرسێکی وەکو بنیادی بنیادگەری ئەوروژێنن پێما بێت لە ئەوڵەوە لە جستەی مرۆڤەوە دەست پێەکەن وەک چۆن جستەی مرۆڤ بنیادی هەیە بێ قەسیدەیە شعری ژۆرێک بنیادی هەبێ و سەردەمێک مەسەن لە بواری ئەندازیاریە بنیاد ڕەنگەداتەوە دواترێتە نەو دنیای تێکستەوە. چ پەیوەندیەک یا چ خاڵێکی جیاواز لە نێوان تێکست و بەتابەت شعر لەگەڵ ئەندازەیە ئەدۆزیتەوە مەسەلەن گۆشە بەرزی دیوار ڕێکی لاری مەسەن کێش و سەروە ئەوانە خاڵی هاوبەش و جیاواز چی هەسپەیەکی لە نێوان شعر و بینایەکی ئەندازیاریە؟ هەندسە علمە يعني علومي طبيعية علومی تطبیقیە تطبیقی ریاضیات و فیزیا ومانەیە ئەو قوانینانەی لە هەندسایە بە کەڵکی شعر و فەنوانە نایە بەڵام هەندسە لە هەمان کاتە هونەرە چکە هەندسە تەسمیمی هەیە تەسمیم هەموو مەشروعێکی هەندسی دوو تەسمیمی هەیە معماری و ئینشایی ئینشایەکەەوە عایدی هەندسەیە بەس معمارەکە عایدی فەنە حتا فەنی معماری لە هەندێک وڵاتانە لە کولەی فنون جەمیلا خوێنرێ نەک لە کولەی هەندسە لە ئێران لای خۆمان لەبەرەوە هەندسە بەشێک لە فەنی تایە شعریش ئەگەر بێتە سەر وەزن و قافیە ئەوانە ڕەگەزێکی هەندسیە تایە و قانونانەی هەندێ هینی تەنزیمی هەندسی تایە حتا ئیقاع داخلیەکەش تەنزیمی هەندسی تایە چکەم ئیقاعی داخلی ئەگەڕێتەوە معمارێکی داخلی دروستکەی لەبەرەوە نزیکایەتێکی زۆر هەیە لە بینی تاوان بیدایە دوا تێ نەگەشتم کە تەلەبە بووم و تا فترەی ناوەڕاستی هێشتەکانیش هەندسەم هەروەکو عیلمە ڕوتەکە وەرگرت من دوای خوێندنەوە و کی زۆر و ئەوانە گەشتم ئەوەی علاقەیەکی زۆر گەورە لە بینی هەندسە و شعر هەیە بڵێن لە بینی هەندسە و ئەدەبە هەیە خۆی شعر چییە بەلای منەوە شعر دروستکردنی وێنەیە بە وشە دروستکردنی وێنەیە بە وشە وێنەیەکی معنەویە هەندسە دروستکردنی وێنەیە بە موادی ئینشایی بە بەرد و گەچ و چە و لم و دار ڕوانە هەر عینی وێنەیە بەڵام ئەمەیان مادیە بەیان ئەویان معنەویە دوو مهمە یەکینە یەک شتە مامۆستا بڕێک لادان هەیە ئەو چەمکی لادان کە خزانی زمانی و ئینزیاح و لادانی زمانی وانەی پێوترێ لە شارە تۆزە ڕێگەی پێدراوە بەس پێ ناچێ هەندسە ئەو جۆرە لە لادان قبول بکە ینی ئەمیان جۆرێک لە کۆنکرێت بوون و ئەوی توایە بەڵام لە شارە تۆزەگەتوانی بە دەستکراوەتر بێ زیاتر بڕێت وایە لە عینی دەستکراوەترە بەڵام لە هەردووکە لادان ئوسوڵی خۆی هەیە ئێستا من هەندێ شتە خوێنمەوە هەندێک شاعیر هەیە بە ناوی لادانەوە لە شعرا سێرەکەی تۆ کە شتێک لادانت یاخرد ئەبێ ئەو وێنەیە تازەیە دروستەکەی لە بەرجەستە بێ لە مێشی وەرگرا بەڵام سێرەکەی شتێک لادانی کرۆ بەست بەرجەستە نابێ دروست نابێت جۆرێک لە دروست نابێ ڕاچەنەکەی باشە تۆ ئەم وشەیەت بە وشێن وساوە چۆن ناکرێ بەناوی نوێگەریشەوە کراوە بەناوی نوێگەریشەوە بەس ناکرێت بەرجەستە نابێ ینی هەستەکەی جۆرێک لە ناهۆشیاری تیا بەکاراتوە ناوشیاری ینی ئەوە نیێت و هەموو شتێک وشە بنووسی بە وشەوە هی نەبێ ئەوڵا ئەترامە فێنەیەکی تازێ شەرت نییە نابێ لە هەندسە شاوایە کاکەین خەندێ لادان نیست ئەمەی خۆ معمار ما بعد حداثە و ما بعد الحداثە و پۆدەمانی پۆدرە هەندێک شت کراوە بەڵام بەو هینەی لە شعرانە شعر
فراوانترە مەجای لادان و ئەوانە بەڵام لە هەندەسای کەمترە. ئوستاز باست لە چەمکی لادان و داهێنان و ئەوانە کرد. حەزەکەم لەبارەی نوێگەریەوە لێ بپرسم. هەمیشە هەوڵەکانی بەڕێزت لە شێعرا جۆرێک لە تازەگەریان پێوە دیارە، چ وەک ناونیشان، چ وەک زمان، چ وەک ناوەڕۆکیش. حەزەکەم باس لەوە بکەین خۆت بە ئەنقەس پێت خۆشە نوێگەر بیت یان نوێگەری شتێکە لە ناو ناختا بەردەوام جۆرێک لە هەڵقۆڵین و ئانەیە. ئەمەوە بڵێم کردەیەکی خۆڕسکانەیە تێتا دەرێکەوێ یا خۆت بە ئەنقەس ئەڵێ من ئەمەوێ نوێگەر بم. وەڵامی پرسیارەکە وەرەگرم بۆ دوای ئەم ناوبڕە و دەست پێەکەینەوە. بینەرانی خۆشەویست، دوای ناوبڕێک دێمەوە لاتان. بینەرانی خۆشەویست، هاتمەوە لاتان. وستاز لە پێش ناوبڕەکەەوە بیستم لەبارەی چەمکی نوێگەری و پرسیارە دێ بکەم. بمانەوە نەمانەوێت پرسێکی باوە و بەردەوامیش لەگەڵ سەردەمەکانە دووبارە بێتە و قسەی خۆی لەسەرەکرێ و لەسەری نووسرێ. حەزەکەم سەرنجت لەبارەی نوێگەری و بزانم خۆت حەزەکی نوێگەربی یان خۆ دوا دەرەکەوێت کە نوێگەری یان نوێگەری چێ بەلای تۆوە؟ کاک سوهەیب، من ئەم مەسەلەی حەداسە و ما بعد الحەداسە و ما بعد الحەداسە و نوێری و زۆر ئەوەنە باوەڕم پێی نییە. ئینسان هەرچەند بە پێی ڕینکە ئەڕاتە پێشەوە و زەمن ئەڕوا شتی تازە دروستەکە بتوێن نەتەوێت نەک لە ئەدەبوونەرە لە هەموو بوارەکانە. فئیتر من ئەو هەموو تەنزیرا کرێ سەیرم لێ زۆر شتە نووسێ لەسەر ئەوانە. مەسەلەن شتێکت بۆ بگێڕمەوە نووسەرێکی مصری هەیە بە ئینگلیزیە نووسێ لە ئەمریکا دانشە. ناوەکەیم بەداخەوە نوێ لەگەڵ ئەدوار سەعید و ئەوانایە باسی واکە ئەڵێ ما بعد الحەداسە ساڵی 1970 21 مانگی 9 ڕۆژی یەکشەممە سەعات 3:30 دەستی پێ کردووە. کابرای مفەکری گەورەشە، من دووسێ کتێبیم هەیە، مفەکری گەورەی مستەوای عالەمە. باش کاک ئەمە قسەی لە قسەی مناڵە چێ، مە قسەی مفەکر ناچێ. ئەمە من لەبەرەوە زۆر باوەڕم بۆ هینێ ئینسان بەردەوام کە ئیشەکە شتی تازە دروست دەکاتەوە. و ئەوەی لای من وەکو شاعیرێک کە ئێستا ئینمەکەمانە شاعیر ئەبێ وێنەی تازە دروستکە. لای من شعر دروستکردی وێنەیە، ئەبێ وێنەی تازە دروستکەی، ئەبێ ناونیشانی تازە بێنیتارەوە. وستاز بۆت گرنگە هەرگیز دیوانێکت لە دیوانێکی تر نەچێ مەسەلەن باوەڕت بوو دۆ وەڵا ئەوە بەر تازەکردنەوەیە ئەوە شار ئەو دیوانی ترم دوایەوە ئەوەی ترشتی تریتایە. من شعرێک و بۆ شعرێکی تر گۆڕانکاری یەکەم شعرم هەیە لە یەکەوە نزیک بن، هەمووی جیاوازن لە یەکتری. هەموو شەیەک لای تۆ قابلی ئەوەیە بکرێ بە شعر. هەندێک شاعر هەیە جۆرێک لە بلاگلی سوانەیانەیە ئەڵێ من ئەموو شانە بەکارنیان ئەوە نەشارەزایە. هەموو شەیەک ئەکرێ بە شعر، بەڵام چۆنی بەکارە هێنی ئەگەر نەزانی وشەکە لە جگەی خۆیان دانی لەبەرەوە شعرەکە ساعقە دەرژینە وشە نییە بڵێ من نامە هیچ شعر نییە. مامۆستا چی گوتنت بەلاوە گرنگیان چۆن گوتن ینی حەزەکەی پرسەکە زۆر گرنگ بێیان چۆنێتی شاعرەکە بۆت گرنگە؟ چۆنێڵێ تۆ چۆن ئەو شتاڵی وەک ئەو ئەدیهینی جاحەزی عەرەب ئەڵێ ناوەڕۆک لە قەراغ جادەکان کەوتووە، بەڵام تۆ چۆن ئەتوانی شتێکی تازە بکەی بە بەریاوە ینی شکل دروستکەی بۆی چۆن شکلێکی بۆ دروستکەی ئەیکەیتە شعر ئەیکەیتە ڕۆمان ئەیکەیتە چیرۆ. باشە مامۆستا دیسان هەر لەم دۆخەیە پرسێکی تر سەر هەڵاتەوە ئەگەر چی پرسیارەکە لەوانەیە زۆر کۆن بێ، بەڵام دووبارەکردنەوە وردبوونەوەی لی ئەمانگەێنێ بەشتی زۆر باش. بۆت گرنگە فۆرمەکە لە خزمەتی ناوەڕۆکەکەیا بێ، ناوەڕۆکە لە خزمەتی فۆرمەکەیا بێ، هەردووکیان هاوتا یەک بڕۆن لەوەیە بۆ پرسەکە چۆنە بەلای تۆوە؟ وڵای خۆی کاک هەموو دەقێکی شعری ئەدەبی فۆرم ئەیکا بە دەق با ناوەڕۆ کرچ و کاڵش بێ، بەڵام ئەگەر بە دەقێکی بە فۆرمێکی تازە و فۆرمێکی تۆکمین کرد ئەو ناوەڕۆکە سادەیەش ئەبێ بە شتێکی گەورە. بەڵام هەیە زۆر مۆزۆعێکی گەورەیە، بەڵام بە تۆ فۆرمێکی زەعیف پیشانێ دەی نابێ بە دەق. لەبەرەوە هەردووکیان خزمەتی یەکترێکن بە تایبەتی فۆرم پێناسەی دەقەدات. وستاز لە ململانەی نێوان ئیلهام و ڕۆشنبیری و خۆپێگەیاندنی شاعرانە باوەڕت بە کامیانەیە؟ ینی تۆ شعر چۆن دەنووسیت یان لە حەزەی نووسینی شعر لای تۆ ئێستا مەسەرەن لە حەزێکی دیاریکراو هەیە باوەڕت بەو پرسە چۆنە؟ یان ئەو چەمکەی کە لە مێژە بەکارێت ئیلهام لای تۆ چییە؟ باوەڕت بەوەیە شاعر ئیلهامە یا سەنعەت سازیە یان چییە؟
دەسەد من باوەڕم بۆیە شعری لامە لە مناڵیەوە کە دەستم کرد بە شعر نووسیم من تا شعر بۆم نەهات بێ خۆی نەچووم بۆ لای ئەو یە خەمەگرێ من ئیلهامێکە بۆم یە کۆمەڵی ئیشراقاتە کۆمەڵی شەتەحات دێت بۆم لەوانەیە لە ماوەی ڕۆژێکە هەندێکی ببن بە شێر هەندێکی لە ماوەی 1-2 ڕۆژە ئەو شەتەحات وینانە لە مێشکمامێنێتەوە لە ماوەی 1-2 ڕۆژا بن بە شعر و مۆزوعێکەکەی کەمە بەر مۆزوع و جاری واشە هەندێک شەتەحاتم بۆیە لە وەرەقە لە گیرفان ماینوسم نەبوو بە شعر لە شعرێکی ترە جارێکی تر کە ئیلهام بواتەوە هۆی شعر نووسین تۆزیە عالەمێکی تایبەتی ئەوێ وەک مامەسەلەتی فەڵمەتە لە ئەشکەوتێ بچتە ناو ئەشکەوتی شعرەوە ناو ئەشکەوتی شێرانەبی ناتوانانی شعر بنووسی ئەوەی دانشی لە چایخانەیەک و لا مەطعەم دانشی نام بخۆیت و بڵێ من شعرە نووسم و یا لە ماڵەوە دانشی ئەوە نازانم من باوەڕم بە شعری سەرمێز نییە لە حەزەیەکی تایبەتی هەیە لە حەزەیەکی تایبەتی نییە من نازانم کەی شعرم بۆ دێ نە زەمان و نەمەکانی محەدد نییە و ئەوانی شاعری ڕەسەنیشیان هەروایە باش ئوستاز خوێنەرێکی باشیت و عەرەبیزانێکی باشیشیت و ئاگام لێ بڕێکی باشیش لەبارەی شعرەوە دەنووسیت زانینی میتۆدەکان بنەماکان شارەزابوون لە ڕەخنەیە وەک هەم ئەوەی کە شاعری تو ڕەخشنش دەنووسی بۆ خۆت جێگە دەگرێت لە شاعری خۆتە مەسەن پێشتر جۆرەی لە ڕەخنەی کەسێکی خوێنیتەوە یان بڕێک تیۆری نوێی ئەناسیت جالچێ لە ئەدەبیاتی عەرەبیەوە بێ یان جۆرێک لە ئەدەبیاتی جیاوازەوە بێ سوودی لێ وەرەگریتەوە لە شاعری خۆتا بەکاری بێنیتەوە وەک ئەوەی کە ئەڵێ مەسەلەن شعر ئیلهامە لە دوای پرۆسی ئیلهامەکەەوە کە بۆت دێ مەسەلەن باوەڕت بەوە هەیە بڵێ بەم قاڵ بەدای ڕێژم بەم فکرە بەم تەکنیکە خۆی خوێندنەوەی زۆری دراساتی نەقدی و یا نووسینی ئەوە ئەجوا جەوت بۆ دروستەکە بۆ شعر جەو بۆ دروستکە ئیلهامت بۆ بێ بەڵام بڵێ من کتێبێکی نەقدیە خوێنمەوە وڵا شعرەکە نووسم من شتیوان نییە لای من چکۆ من هەندێک کەسم بینیوەڵەیەم شعرە نووسی 4 کتێبم بۆ خوێندەوە کاکەکان شعر سەرچاوی نییە من دراساتی نەقدی خوێنمەوە یا ئەنووسم دراساتی نەقدی زۆرە خوێنمەوە و عیلمی جەمالیش نەزەریەی فەن نەزەری ئەدەب ئەوانە زۆرە خوێنمەوە و تاریخش زۆرە خوێنمەوە تاریخ و جۆرافەش حەزم لێیەتی بەڵام من ئەوانە ئیسفادەی لێکەم بۆ ئەوەی ئەو دەقانەی ڕەخنەیانەی بە کوردی نووسم بۆ سوودگەیاندن بە ئەدیبی کورد بەداخەوە ئێمە تا ئێستا کتێبێکمان نییە هیدانەری خۆمان لەسەر نەزەری شعر یا لەسەر نەزەریەی چیرۆک تەرجمەکراو هەیە بەڵام خۆمان من هەندێک دراساتم نووسیوە و لەم 1-2 ساڵە لەوانەیە بزانین بێتە کتێب بۆ سوودگەیاندنەوە بەڵام بڵێ ئەوانە سوود بە من بگەنن ڕاستە لەوانەشە هەندێک شتا ئیسفادەی لێ بکەم بەڵام نابنە سەرچاوە بۆ شعرەکانم با بڕێک بگەڕێنەوە بۆ مێژوە و پرسیارە بکەم ئەو سەردەمەی کە جیهانبینی ئەدەبی بەڕێزت قاڵو بەگرێ سەردەمی هەفتاکان بۆ هەشتاکانە ململانێکی زۆر هەیە بەیاننامە ئەدەبیەکان لەو سەردەمەیە دەرەکەون ڕوانگە و کفری وەک چەمکە کوردێکەڵێ ئەسپی خۆیان لەو بوارەیە تاوەدەن تۆ وەک دەنگ زیاتر بەلای دۆخەکەی ڕوانگەیە بووی یا زیاتر سەر بە جیهانبینەکەی گروپی کرک و کفری بووی تەسەورت لەو بارەیەوە چۆن بوو لە پاشترا مەسەلەن لەگەڵ بەرەیەکیانان نەبووی بەڕەسمی لە بانگەوازەکەیە یان هەر وەکوتر وەکو دەنگێکی جیاوازتر میلت بەلای کامیان نبوو یان هەر سەر بەخۆ بوویت کاک سوای من ئەو فترەیە هەمووی ئاگادارم برد درشتی ئەو فترەیە بەیانی ڕوانگە لە ساڵی هەفتا لە مانگی 4 بوو بڵاو بووە تر بڵێن گرۆپی ڕوانگە دەبن بەڵام ئەو وەختە هەفتاکان هەمویان یەک گرۆپ بوون تا ساڵی 93 شاعرێکی هەولێرێ کاگە عەباس عەبدوڵڵا یوسوف وتارێکی نووسی هەڵچات تەصنیفی ئەم گروپانەی کرد گروپی کفری گروپی ڕوانگە گروپی هەولێر بەس مەوەسا بانگەوازەکان جیاوازە مەسەن لە 2 بانگەوازی جیاوازە خۆی بانگەوازەکان مهم نییە خۆی دوو جیاوازە ئەتەوێ بڵێ جیهانبین بانگەوازەکان بڵاو کردەوە بەس گروپی کفری بانگەوازەکان بڵاو نەکردەوە کەس نەیەزانی دەمی لای برادەرشت باسییان کردووە کەوا ئێمە بانگەوازێکمانەیە ئەو بانگەوازەمایەوە تا وازانام کاک عەبدوڵڵا تاهیر لە گۆڤاری پرۆژە گۆڤارێکی دەرکرد 2 ژمارە لەوێ بڵاوی کردەوە وابزانم یا لە دوایی بڵاوی کردەوە کاک لەزوی لە بیرم نییە بەڵام کاکە ئەو وەختە هەموو شاعران یەک دەنگ بوون ڕاستە بۆ ئەزبەقێت بڵێ گروپی کفری پێش
گروپی ڕوانگە شعری تازە و قەسیدەی نەسرۆوانیان نووسیوە ئەوە نابێ کۆڵی لێ بکرێ چکە لێتی فەڵمەت لەگەڵ بەیانەکەی ڕوانگە دیوانی یەکەمی بڵاوکرەوە کە سەدایەکی زۆری نایەوە سەرەتایەک بوو ئاخۆشارە بچکۆڵەکەم هەر لەو مانگی 4 و 5 جا بوو بڵاو بووە لەبەرەوە گروپی کفری وەکو تازەکردنەوە ئەوان دەوریان هەبوو لە تازەکردنەوە لا دەبی کردووە چی شعرچی چیرۆک ئەو اینجا ڕوانگە هاتن ڕوانگە بەلێشا و خەڵک چۆ نایەوە و خەڵک دوای کەوتووە باشە مامۆستا پێ دوا بوو بۆچی ڕوانگە ئاوا مەسن ئەو جۆرە لە پێشوەچوونی بینی بەڵام ئەوەی کفری دواتر پەیوەندی بە ژمارەی زۆری ئەندامانی ڕوانگە و یەک دوو کاک لە هەفتاکە نۆشتاکان کەس نەیوت من گروپی کفریم نەبوو کاگلەتی بڕم مقابلەکان هەندی شتێ ئەڵێ هاتن بۆ لام مجللەیە دەرکەین و ئیمکەوت من ئیمزای بەیانەکە بکەنەوە نەم کرد ئەگینا کەس نەیوت گروپێک هێنای گروپی کفری بەس لە بەرامبەر ڕوانگە جۆرێک چالاکی و نووسینی وتار و کاک فەرهاد شاکەلی لە ژمارەیەکی ڕوانگەیە خۆ شەری بڵاو کردوتەوە کاک ئەحمەد شاکەلی لە ژمارە دووسەیە خۆ چیرۆکی بڵاو کردوتەوە هەمویان یەک بوون ئەنی ئەو کاتن ڕاستە هەفتاکان بە ناوی ڕوانگەوە ناسرا بەس هەمویان بە یەکەوە بوون کەس نەیەوت من گروپی کفریم و ناوی گروپی کفری لە ئارادا نەبوو تۆ خۆت سەرنجە لەسەرەوە چێ بوو چون مەسەلەن لە حتمما جۆرێک لە قۆناغی سەرەتایی تۆ دواتر هەنگا و بەرەو کامەڵبوونی لۆ دۆخەیە چۆن بوو بەرەو ڕوم بەیان نامانە نەکەوتی چۆن بوو هەر وەکو تاگەنامانەکەوت من پێ هەردوو بەیانامەکە لاوازن بەڵام وەکم پێتە لەم حەداسەیە دروست بوو حەداسەی دووەم لە ئەدەبی کوردیا لە شعری کوردیا حەداسەی یەکەم کە مامۆستا گەوران ڕابرایەتێکە حەداسەی دووەم لە هەفتاکانە دروست بوو کۆمەڵێکن بە هەمویانەوە بە کفری و بە ڕوانگە و بە هەمویانەوە حەداسەی دووەم لە ئەدەبی کوردیا و تا ئێستا بەردەوامە بەڕای من یعنی پێ دوایە دۆخەکە لە هەفتاوە تا ئێستا هەمان حەداسەیە هەمان حەداسە مامۆستا بڕێک جوڵە هەیە لە بزوتنەوەی شاری هەشتاکان و مەسەن پرسی هەولێر و هاتنی دۆخێکی وەکو با بڵێن سووریالی و دادایی و لەو سەردەمایە لەسەر ئەوە سەردنجێ پێ دوایە گوژمێکی کەمەیان هێشتا نەبوو بە من زۆر باوەڕم بوانی نییە دوای ڕاپەڕین شوانش هەمووی تا ئێستا لە ژێر چەترەکەی هەفتاکانە چتری ئەو حەداسی کە بڵێن ڕوانگە دروست کرد باشە هەمویانەوە کەفری و ڕوانگە ئەوانی لە هەفتاکانە ئەو تازەکردنەوەی دروست بوو بەڕای من تا ئێستا بەردەوامە هەندێ برادر هەیە لێن دوای ڕاپەڕین حەداسێکی تراتوانە من قەناعەتم دەرنەچوونەوە بەنسبەت تەجروبەی خۆتەوە هێشتا باوەڕ دوایە خۆشت لە ژێر و حەداسەیە یان جۆرە خۆت لە ژێر و جۆرە چتری ڕوانگەیە بینیتەوە یان هەست کردووە لە ژێر تەسیری ئەوان نبووم بڵێن نەک تەسیر سەرسامبوون بەوان بەڵام تۆ خۆت زانی من ئەوێ هین بەس من لە حەوت وەستام لە شعر نووسین بەڵام نەوەستام لە خوێندنەوە و بەرداوام بۆ تابعەوانە کە 2010 گەڕامەوە بە شایەتی خۆیان ئەو شعرانەی کە نووسیمە تۆزێت جیاوازە لەوانەی ئەوانیش ئەگەر و خەڵکیی ڕەخنەگرێکە بێت تەقیمیەوە مامۆستا بڕێک باسی گروپەکانمان کرد با بڕێک هەندێک باسی تاکدەنگ بکەین لەو سەردەمایە چ وەک دیوان چ وەک با بڵێن شاعر لەو سەردەمایە جۆرێک لە ململانی زاڵ و باو هەیە مەسەلەن بە نمونە بڵاوبوونەوەی دیوانی زریانی ئەنوەر قادر جاف پێما بێت گۆمەکە بڕێک ئەشلاقێنێ عەبدوڵڵا پەشێو مەسەن لە سەردەمێکا شەونامەی شاعیرێکی تینوانە بڵاوەکاتەوە ئەوانە چۆن بوون بەلای بەڕێستەوە مەسەن پێم خۆشە بۆت گرنگ بوون ئەت خوێندنەوە جۆرێک لە هێزیانتیا دروستە کردی یان هەر وەک تەبیعی ئەڕۆژ دۆخەکە بەلات سەداوینە خۆی ئەزانیشی بووکە کە من ناڵم متابعێکی ئەو شعرانەی کاک عەبدوڵڵا پەشێو زۆربەی لە گوڤە ڕۆژنامەکان بڵاو دوای لە دیوانی شەونامەی شاعریشتین و لە 73 بووە بزانم بڵاو بووە لە 73 بووە بە زریان دوای 75 بڵاو بووە ئەو شعرانەی کاک ئەنوەر جافیش هەر پێش زریان سەدای زریانم بۆ باس پێ لەو سەردەمایە چۆن دەنگ و سەدای زۆر بوو دەنگ و سەدای زۆر بوو بەس من شعرەکان ناڵێن پێشتر بڵاو بووە مەسەن وەرزی سەر هەڵدانی فەرهاد چی شازادەیەک مەسەلەن لە بیرم نیسەینەکان بەس ئەوانە من خوێندمەوە لە بڵێن ئەو نییە بڵێ تازە بینی بێت وڵا ئەمە دیوانێک سەدایە لەوەی لای هەندێک تازە گەنج تازە پێگەشتبوون دوای 75 هاتنە ساحەی ئەدەبیەوە بەس من لە 69 ئاگام لێچی ژمارەیەکی بەیان بۆ گرنگە مامۆستا بە بەراوردی مەسەلەن ئەگەر بۆ نمونە ئەنوەر قادر وەرگرین لەگەڵ شاعیرێکی عەرەبا کە لەو سەردەمال ئەوان جیهان بینیەکان وەرگرت بوو تازەگەریەکە لەگەڵ ئەوەی ئەگەر بەراوردیان بکەیت دۆخە کوردیەکەش باش ئەڕۆشت یان جۆرێک لە جیاوازی هەبوو جۆرێک لە زاڵت سەرسامووی بە کامیان لەو سەردەمە خۆی کاک
ناڵێم تازەکردنەوەکە لای ئێمە لە نهایەتی 16 لای کاک لە تیف و کاکین بەس شعرەکانیان بڵاو نەبوو ئەیان نرد بۆ ئیزاعە لە ئیزاعە بڵاو بوو گوایە لە گۆڤاری ڕزگاری یەک شعریان بڵاو کردوانە هێشتا باو نەبووەوانە و لەگەڵ بڵاوکردنەوە یەکەم دیوانەکە و ئیتر بڵاوبوونەوەی گۆڤاری بەیان و هاوکاری تەکانێ درا بە بڵاوکردنەوەی شعر و چیرۆک و بەیانەکە دەرچووانەگەین بۆ منە بەس شعری عەرەبی لە 1940 گۆڕانکاری بەسەرهات و ئەو حەداسەی گۆڕانکاری لە وەزنی عروزەوە بۆ تەفعیل ئەوانە لای ئەوان 20 ساڵێکە بوو ئەمەوێ بیزادەوە بڵێم دۆخە کوردیەکە و دڵخۆشی لا دروستە کردی کە لە دۆخە عەرەبیەکە هەیە طبعاً ئەو دۆخە کوردیەی هەبوو عینی ئەو حەداسەی لە میش حەداسەیەکی تیا بوو من سەرسام بووم بە هەردوو لایەن باش مامۆستا بۆچی وەستایت و تا لەم ساڵانەی دواییە دەسێکردەوە بە چاپکردنی کتێبەکانە والله من ظروفی سیاسی و ظروفی لەوانەیە بڵێم زۆر ظروفی خۆ جای من لە سلێمانی نیشتەجێم لە 1972 هاتمە جامعات من لێرانین بووم کەس و کارم لە کەرکووک و مەسلەی تعریب و تەرحیل و مەشاکلی کەس و کار و ظروفی سیاسی و لە ڕاکە بۆ لادێ و لە لادێەوە بۆ شار و لە شارەوەرە بۆ سلێمانی و سلێمانیەوە گەرەرە بۆ کەرکوو ئەم سەرم زۆر کرد وەستاز حەسەبەوەی کە مطالعێکی باشی تو بەردەوام خوێنیتەوە و کتێبخانەیەکی شەیە بۆ خۆت زۆربەی کاتەکانە لێوێ بەسەرەبێ شاعری ئەم جیلە نوێیە خوێنیتەوە سەرنجت باڵێ لەبارەیانەوە ناتوانم چکم ئەوانی لە سلێمانی دەرەشەوە یەکڕم باشە چۆنە بەلاتەوە سەرنجەکانت باو خۆیان باش نییە لە چ ڕوویەکەوە مەسەن فۆڕم ناوەڕۆک دووبارە بوون ئەزان ناحی معنا نادە سوورە ناتوان دروستکەن من پێشیان ئەڵێم ئەبێ سوورەیە دروستکەن بەرجەستە بێ لێ مێشکی منە تۆ هاتووی دووشت زۆر لینە لای خەڵکیسا ئەڵێن شعر تعریفی نییە کاکە شعر دوو تعریفیە شعر ئایا قسەیە یا وێنەیە ئەگە قسەیە وەزن و قافیەی بۆ دانیا بێ بە شعر ئەگەر وێنەشە ئەبێت تۆ شارەزابی وێنەی شعری بە وشە دروستکەی ئەو گەنجانە وێنە دروست ناکەن قساکەن وەزن و قافیەی نییە قسەکە کە وەزن و قافیەی نییە نابێ بە شعر تۆ کەوتت من قساکەم ئەبێ وەزن و قافیەی بۆ دانی کەوتت من قسە ناکەم من وێنە ئەبێ وێنەیە دروستکەی لە مێشکی منا بەرجەستە بێ لەبەرەوە لەو بەیناگین بوو کەسێک نییە ڕێنوێنیان بکە زۆر باش ئەستاز ئەزمونێکی دەوڵەمەندت هەیە ینی ئەزمونونەکەی بەڕێزت چوەک نووسین و چوەک تەجروبە و چوەک شعر و ڕەخنە و حتا تەرجەمە و ئانش کاتێکی زۆر زۆریە من دەتوانم لەسەری بوەسم بە هیوام ئەمە بەرکوڵێکی باش بوو بێ بۆ بینەر و بیسەری ئێمە من بە نسبەت بەرنامەکە و شتێکی ئەوتۆم نەماوە ئەگەر وەک کۆتایی شتێکت ما بێ من لە خزمەتم سوپاسانەکە نیە سوپاسانم دەستخۆش بۆ برادرانیش ماندوو بوون لەگەڵمان مەش زۆر سوپاسی تۆکەین مامۆستا تەیب جەبار نووسەر و ڕەخنەگر و شاعر دەستەکانت خۆش بێ ئەرکت کێشا و گەورەی دوانت بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی بانیژە تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر تەندروست بن.